پاڵەوانیەتی تێنسی سەرزەوی کوردستان بۆ دێرینەکان و لە ئاستی جوود لە شاری هەولێر بەڕێوە چوو. لە پاڵەوانتیەکە 34 یاریزان بە 17 بەشدار بوون. جگە لە هەرێمی کوردستان یاریزانەکان لە شارەکانی دیکەی عێراقیش بەشدار بوون. یاریزانێکی ئیماراتیشی تێدا بوو. تیبەکان بەسەر 4 کۆمەڵە دابەشکرا بوون. یاریەکان لە پارکی پێشمەرگە ئەنجامدران. لە هەر کۆمەڵەیەک 2 تیب گەیشتن بە قۆناغ ئێشت و قۆناغەکانی دیکەشیان بڕی تا یاری کۆتایی. پاڵەوانتێکە زۆر بە سەرکەوتوانە بڕێوە چوو، ینی با بڵێن یەکەکە لە گەورەترین پاڵەوانێتەکانی کەوا ئێستا لە ئاستی کوردستان و عێراق کرایتەوە. بەڕاستی ماوەکی باش بوو، ڕکلامان بۆ کردبوو لە هەموو شارەکانی عێراق و یاریزانێکی لە وڵاتی ئیمارات هاتوو، یاریزانی دێرین کەوا کاپتن خالد العەلیە بێژەرە شوێرشی بەناوبانگە بەشداری کردبوو. باشترین یاریزانەکان بەشداریان کرد و ئاستێکی زۆر باشیان نیشاندا. ئەو ماوەی 5 ڕۆژە ئەمە ئەو پاڵەوانتێ بەڕێوە دەبین. پاڵەوانتێکە بە شێوەی کۆمەڵات بوو، 4 کۆمەڵەمان هەموو یاریزانەکان لەسەر 4 کۆمەڵە بەشدار بوون، 2 یاریزان بەسەر دەکەت با بڵێن 2 تیپ و ئاخریش ئەو ڕۆژ یەکشەمبوو یاری کۆتایی ئەنجامدرا بە سەرکەوتوی. لە یاری کۆتایی وریا عەبدولقادر و عەبدولناسر عەبدوڕەزاق ڕوبەڕووی تەحسین غەفور و سیروان تەها بوونەوە. لە یاریەکە وریا و ناسر توانیان بە ئاسانی و بە ئەنجامی 2 کۆمەڵەی بێ بەرامبەر بە ئەنجامەکانی 6-1-6-2 براوە بوون و بوونە پاڵەوان. من و بەڕێز کامڵاس گەیشتنی یاری کۆتایی کە هەردوو بەرامبەر هەردوو یاریزان دکتۆر تەحسین و دکتۆر سیروان بردەوە بە ئەنجامی 2 کۆمەڵە بەرام بەهیچ. و من وەکو یاریزانی دەرین کوردستان دڵخۆشم بە بردنەوە و کە پێشتریش خۆتان دەزانن من یاریزانی دەرینی کۆنم قەدیم و لە کوردستان و عێراق لە پاڵەوانتی ئەنتالیا یەکەم بەدەستێناوە پێشی 2 هەفتە و ئەو پاڵەوانتیش بەنسبەت بە یانی هەندە بەڕاستی بیدات تۆزێک زەحمەت بوو، یەکەم یاریمان دۆڕاند، بەس ئەو دۆڕانە وای کرد کە یاریەکانی کە ببینەوە بگەینە یاری کۆتایی و یاری کۆتایی ئەلحەمدولیلا بردەوە. یەکەم یاریمان مەجموعە بوو، دۆڕاندمان بەڕاستی پاشەوە دۆڕاندنەی 3 یاریکەمان لە مەجموعەی خۆمان بردەوە لە کۆمەڵی خۆمان سەرکەوتین بۆ قۆناغی 8 و لە قۆناغی 8 پێش کۆتاییش یاریەکەمان بردەوە. ئەوڕۆ لە یاری کۆتایی توانیمان لەگەڵ هەردوو یاریزان دکتۆر تەحسین و دکتۆر سیروان یاریەکە 2 بە هیچ بینەوە. یاریەکانی پاڵەوانتیەکە 5 ڕۆژی خایاند و دوای کۆتایی هاتنی یاریەکان لە مەراسیمێکدا خەڵات بەسەر ناوبژێوانان و هەر 4 یاریزانەکەی خاوەن پلەی یەکەم و دووەم دابەشکرا. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.